ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ماوەی ڕابردووە کەمپینێکی کۆکردنەوەمان ڕاگەیاند بۆ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان. دیارە دوێنێ وەکو ڕێکخراوەکان سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد لەگەڵ بەڕێز لیژنەی یاسایی لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان. مەبەستمانە لەم خولەی پەرلەمانی کوردستان بینە خاوەن دەستور. دیارە ئێوەکو میدیاکان ئەبێ ڕۆڵێکی هەمانگی لە نێوان ڕێکخراوەکان و هەروە پەرلەمانی کوردستانە ببینێن بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە هەمانگیەکی باش دروستکەین. بۆ مەبەستمانە لەم خولەی پەرلەمانی کوردستان کە بینە خاوەن دەستور، ئەو دەستورەیش کە لە سایەی و لە کەشەوایەکی دیموکراسی باشە بکرێ. وەکو ئەزانن ئێستا لە ئاسی عێراقشە باس لەمارکردنەوەی دەستور دەکرێ. ئەگەر ئێمە لەم کاتە نەبینە خاوەن دەستور ڕەنگە داهاتومان لەگەڵ عێراقە داهاتوویەکی باش دەبێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە عێراق، لەسەر ئەم تەوەرە، لەسەر ئەو گفتوگۆکانەی کە لە ناو پەرلەمانی کوردستانە لەگەڵ لیژنەی یاسایی هاوکات لەگەڵ سەرۆکی پەرلەمان ئەو قسانەمانە کردووە، ئەو خاڵەمانە کەسەتە ڕوو. هاوکارم خات و دڵسۆز زیاتر بکردنەوەیە بۆ کۆکردنەوەی واژوور دەربارەی دەستور کە بسومان پەرلەمان بەنیازە دەستور داڕێژێت. بۆی ئێمە کەمپینێکمان ڕاگەیاند بۆ کۆکردنەوەی واژۆ. دوێنێ وەک دەڵێنمان پێدابوون کە ئێمە بتوانین ئەو واژۆیانە بەرینە ناو پەرلەمان. لەگەڵ لیژنەی یاسایی کۆبنەوەمان بوو لە سەرۆکی لیژنە کاک بژار کۆبنەوەیەکی تێر و تەسەل کرا، باسی زۆربەی خاڵەکان کرا، زیاد لە 2 ساعاتی خایەن. ئەوان باسی ئەوەیان کرد کە دەستور داڕێژراوە، 72 مادەی داڕێژراوە کە لە خولی چوارەمی پێش ئەم خولە ئەو 72 مادە ئامادەکراوە. بەڵام ئەوەی ئێمە جلەختمان لەسەر کردەوە ئەم خاڵانێکی ئێمە لە ناو کەمپینی واژۆکە دامان نەبوو کە ئەمانە جێگای بکرێتەوە و بە تێر و تەسەلی نەک هەر بە ئەو خاڵانێکی ئێمە سەرسەرەکیمان بۆ ئامادە کردبوون. و داواشمان لەوان کرد کە ئەم 72 مادەی کە لە خولی پێشوو لە خولی چوارەم داڕێژراوە جارێکی تر هەمان شت پیاچوونەوەی پیا بکەن بەهۆی ئەوەی خولی چوارەم بە وتەی هەموو لایەک کە بەو شێوەیە نەیانتوانی ئەکتیڤ بن بەهۆی ملانەی سیاسی نێوان کەسەکانەوە. بۆیە ئێمە داوامان کرد کە ئەم 72 مادەیەش لەگەڵ ئەوانێکی ئێمە داوامان کردووە جارێکی تر پیاچوونەوەی پیا بکەنەوە و ڕێکخراوەکانیش بەشدار بن. ئەوان بەڵێن ئێوەیان پێیان هەر کاتێک تەواو ئامادە بوو کە دەستور داڕێژێتەوە و ئامادە کرێ لیژنەی دەستور بتوانن ڕێکخراوەکانیش ئامادە بن و لە دوو ئەو ڕێکخراوانە بنێرن کە پەیوەستن بە دەستورەوە کار لەگەڵ ئەوان بکەن و قسەیان لەگەڵ بکەن. و هەروەها لە درێژەی قسەکانیشمان باز لەوە کرا کە ئەبێ ئەم دەستورە دەستورێک بۆ هەمومان بێ، دەستورێک بێ کە هەموو نەتەوەیەک، چونکە هەموو دەوڵەتێک هەموو وڵاتێک بەبێ دەستور یعنی بربڕی پشتی وڵاتەکە ئەکات ئەم دەستورە. بۆیە ئێمە داوامان کرد کە زۆر بە دیموکراتی بە ئەلمانی و بە زانستانە مافی هەموو لایەکی تیا پارێزراو بێ. بەڕێزیشیان وتمان ئەی تا ئێستا ئێوە کە بڕیارتان داوە گەشتون بەچی لەگەڵ حیزبەکان، وتی وەک بیداییەن موافقەت وەرگیراوە لەلایەن هەموو حیزبەکان کە دەستور داڕێژێتەوە و ئیجابی بووە، سلبی نەبووە. بۆیە ئێمە داوامان لێکردن ئەکرێ کەسانی حیزبی تیا بێ، بەڵام ئەکرێ بە عەقڵێتی ئەژموونی حیزبەکان نەبێ، چونکە ئێمە ئەزانین بەڕاستی 28 ساڵە ئەزانین چۆنە و چی کراوە. بۆیە ئەکرێ بە عەقڵێتێکی وا داڕێژێتەوە کە سوود بۆ هەموو کۆمەلگای کوردی بێت.